کاکە گیان تۆ چێیت؟ من کوردم، خاوەنی دەیان دەردم. باشە ئەی دەردەکەت چییە؟ خۆخۆری و زنجیر و تەنافی بەندم. دوو دانە دوو دەکاتە چەند؟ حتمەن دەکاتە یەک. ئەها ئەی کەی دەبێتە چوار؟ ئەگەر ئەم نەبن ئێک. ئەی هاوڕێی تۆ کێیە؟ هیچ دۆستێکمان نییە جگە لە چیاکان. کێ دەتپارێزێ؟ خودا و پێشمەرگە و شەڕڤان. باشە ئەی دروشمەکەتان چییە؟ یان کوردستان یان نەمان. باشە ئەی باجی کوردبوونتان چییە؟ ئەنفال و سێدارە و کیمیاباران. ئەو خۆرەتیە کە هەتا 21 تیشتی نەورۆزە. باشە ئەی بۆ لە ناو ناچن؟ کوردبوون شەڕەفێکی پیرۆزە. کەی لە کوردبوونت وەڕز دەبی؟ دوژمێن ناهێڵێت لە بیرم چێت کە من کێم. کۆتاقسەت چییە؟ تا بمێنێ نووری چاو و هێزی پێم. دێم و دێم و دێم و دێم.